لە دوای هێرشەکانی 28 شۆباتی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران کاریگەری گەورەی خستۆتە سەر بازاری هەرێمی کوردستان. تیمی میدیایی ڤار ئەمڕۆ بە دۆداچوونێکی کردووە بۆ نرخی سەوزە و میوە و خواردەمەنیەکان. بەگشتی زۆربەی سەوزە و میوەکان لە نێوان 250 دینار بۆ 2000 دینار چۆتە سەر نرخەکانیان. هەندێک میوە لەوانە شلک و هەنار نرخەکانیان نیوە و نیو زیادی کردووە. بەنمونە ئەگەر تەماتە وەربگرین 1 کیلۆ تەماتە پێشتر بە 1000 دینار بۆ نرخەکەی، بەڵام لە ئێستادا نرخی 1 کیلۆ تەماتە بەرزبووەتەوە بۆ 1250 دینار. ئەگەر لیمۆ وەربگرین 1 کیلۆ لیمۆ پێشتر بە 1000 دینار بووە، بەڵام لە دوای 28 شوباتە و لە دوای جەنگەکەی ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر ئێران واتە هێرشەکەی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران نرخەکەی بەرز بووەتەوە، لە ئێستادا 1 کیلۆ لیمۆ بە 3000 دینارە. ئەگەر لە دوای ئەو 1 کیلۆ سێوی سەوز بە نمونە وەربگرین پێشتر بە 1250 دینار بووە 1 کیلۆ سێوی سەوز، لە ئێستادا نرخەکەی بەرز بووەتەوە بۆ 3000 دینار. بەشێکی دیکە لە خۆراکە سەرەکیەکانی ڕۆژانە لەوانە زەیت و فاسۆلیا و برنج 1000 بۆ 2000 دینار چووەتە سەر نرخەکانیان. بۆ نمونە 1 لیتر زەیت پێشتر بە 2500 دینار بووە، بەڵام لە ئێستادا 1 لیتر زەیت بەرز بۆتەوە بۆ 3250 دینار. هەموو جۆرەکانی برنج 1000 بۆ 2000 دینار چووەتە سەر نرخەکانیان. ئەگەر باسی گۆشتی مریشک کە کەین لە ئێستادا هەروەکو خۆیەتی لە 2-3 ڕۆژی ڕابردوودا بەرزونزمی بەخۆیەوە بینی، بەڵام لە ئێستادا نرخەکەی جێگیرە، بەڵام گۆشتی سوور نزیکەی 2000 دینار چووەتە سەر نرخەکەی، واتە پێشتر بە 20000 دینار بووە، بەڵام بەرز بووەتەوە لە ئێستادا 1 کیلۆ گۆشتی سوور بە 22000 دینار دەفرۆشرێت. ئەگەر باسی مادە خاوێنکەرەکان بکەین بەگشتی لە نێوان 250 دینار بۆ 500 دینار ئەویش نرخەکەی زیادی کردووە. بەگشتی مادە پاکەرەوەکان لە 1000 بۆ 1250 دینار نرخەکانیان بەرز بووەتەوە. با باسی بنزین بکەین. هەموو جۆرەکانی بنزینیش نزیکەی 50 دینار چۆتە سەر نرخەکانیان. بنمونە نۆرمال پێشتر بە 875 بووە، ئێستا نرخی 1 لیتری بە 925. ئەگەر باسی بنزینی محەسەم بکەین 1075 بووە پێشتر، ئێستا 1 لیتر بنزینی محەسەم بووە بە 1125 دینار. بنزینی سوپەرمان هەیە پێشتر 1225 دینار بووە، بەڵام لە ئێستادا نرخەکەی بەرز بووەتەوە بۆ 1275 دینار. ئەمە نرخی بنزین. لەگەڵەوەشدا نرخی مڵک و خانوو وەک خۆیەتی، واتە هیچ گۆڕانکاری لە نرخەکەی ڕووی نەداوە، بەڵام ئەوەی کە هەیە دەوترێ فرۆشتنی پێوە لاوازە، واتە بازاڕەکان لاوازە.